مانگێک تێپەڕ دەبێت بەسەر پەیامەکەی بارزانیدا کە داوای کۆبوونەوەی لایەنەکانی کردبوو. لە ئێستادا هەنگاوی فعلی بۆ ئەنجامدانی کۆبوونەوەکە دەستی پێکردووە، بەڵام ئەنجامدانی هەر کۆبوونەوەیەک پەیوەستە بە ئامادەبوونی پارتی گۆڕانەوە تایدا. لە 23 حوزەیرانی ڕابردوودا بارزانی پەیامێکی بڵاو کردەوە و تێیدا داوای کۆبوونەوەی لایەنەکانی کرد ڕۆژیگەیاند بە مەبەستی ئامادەکاری بۆ کۆبوونەوەکە. فواد حسێن وەک نوێنەری خۆی سەردانی لایەنەکان دەکات. سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم سەرەتا سەردانەکانی بەو کۆبوونەوە لەگەڵ یەکگرتوو و کۆمەڵدا دەست پێ کرد و دواتریش دوور لە چاوی کامێرەکان بەجیا لەگەڵ نەوشیروان مستەفا و یەکێتیدا کۆبووەوە. کۆبوونەوەکەی نێوان نەوشیروان مستەفا و فواد حسێن چەند پرسیارێک دێنێتە ئاراوە کە دیارترینیان ئەمانن. یەکەم، پێشتر دادگاکانی ژێردەسەڵاتی پارتی فەرمانی دەستگیرکردنیان بۆ نەوشیروان مستەفا دەرکرد، بەڵام لە ئێستادا سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم لەگەڵ نەوشیروان مستەفادا کۆ دەبێتەوە. دووەم، پێشتر گۆڕان ئاماژەی بەوە کرد بارزانی وادەی سەرۆکایەتەکەی تەواو بووە و سەرۆکی هەرێم ناشەرعیە، بەڵام ڕێخەری گشتی بزوتنەوەکە لەگەڵ سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم کۆبوونەوە ئەنجام دەدات. سێهەم، پێشتر پارتی ڕەتی کردەوە هیچ مامەڵەی لەگەڵ گۆڕاندا بکات، بەڵام فواد حسێن لەگەڵ نەوشیروان مستەفادا کۆبووەوە کە ڕەسپاردە و دیدی پارتی بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی خستە بەردەم گۆڕان. چوارەم، پێشتر گۆڕان ڕایگەیاند بوو بە مەرجێک پێشوازی لە فواد حسێن دەکەن کە لەگەڵ سەرکردایەتی هاوبەشیەکەیتی و گۆڕاندا کۆب بێتەوە، بەڵام سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم بەجیا لەگەڵ هەریەکە لە یەکێتی گۆڕاندا کۆبووەوە. پێنجەم، لە کاتێکدا نەوشیروان مستەفا لە دەرەوەی وڵات بوو بەشێک لە سەرکردە و کادرە دیارەکانی پارتی دەیانوت ژیانی نەوشیروان مستەفا لە سیاسەتدا کۆتایی هاتووە، بەڵام لە ئێستادا پارتی دەیەوێت بۆ چوونی نەوشیروان مستەفا لەسەر چارەسەرکردنی کێشەکانی هەرێم بزانێت. شەشەم، پێشتر گۆڕان هەموو کۆبوونەوەیەکی لەگەڵ پارتی ڕەدەکردەوە و مەرجی ئەوە بوو کە دەبێت دۆخی پارلەمان و حکوومەت ئاسایی بکرێنەوە، بەڵام هیچ یەکێک لەو مەرجانی گۆڕان جێبەجێ نەکراوە و نەوشیروان مستەفاش لەگەڵ سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم کۆبووەوە. لە دوای کۆبوونەوەکەی لەگەڵ نەوشیروان مستەفادا فواد حسێن بە دوو کۆبوونەوەی جیاواز لەگەڵ هەریەکە لە مەلا بەختیار لێپرسراوی دەستەی کارگەری مەکتەبی سیاسی یەکێتی و کۆسە ڕەسوڵ جێگری یەکەمی سکرتێری گشتی یەکێتیدا بەجیا کۆبووەوە کە ئەوەش پرسیارێکی دیکە دێنێتاراوە کە بۆچی لەگەڵ یەک حیزبی دیاریکراودا دوو کۆبوونەوە ئەنجام دەدات. کۆبوونەوەکانی فواد حسێن لەگەڵ چوار لایەنی سەرەکی هەرێمدا کۆتایی پێهات. لێرەدا پرسیارەکە ئەوەیە ئایا ئەم هەوڵەش وەک تەواوی هەوڵەکانی پێشوو بێئەنجام دەبێت یاخود گرێکوێرەکەی کێشەکانی هەرێم دەکرێتەوە و جارێکی دیکە کۆبوونەوەکان دەست پێ دەکاتەوە. بەرهەم ساڵح، NRT